الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان هاتینە سەر لاپەڕەی 11. بێگومان باسی ئیمان دەکەین، ڕوکنەکانی ئیمان. دەفەرمێت ومن الإيمان برسول الله صلى الله عليه وسلم أن تعرفه. یەکێک لە بەشەکانی ئیمان ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بناسین. ئەویش ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموطەلیبی هاشمی قوڕەیشیە صلى الله عليه وسلم. ولد في مكة. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم لە شاری پیرۆزی مەکە لەدایک بووە في عام الفیل، لە ساڵی فیلەکەدا کە کاتێ ئەبرەها هات بۆ ئەوەی کە کەعبە بڕوخێنێت. لەو ساڵەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەدایک بووە، نەک لەو ڕۆژەدا، لەو ساڵەدا. في يوم الاثنين، لە ڕۆژی دووشەمەدا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لەدایک بووە یەتیمەن، بەڵام بە هەتیوی، واتە کاتێک کە لەدایک بوو باوکی وەفاتی کردبوو. هەتیو چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يتم بعد الاحتلام. دوایەوەی کە کچ و کوڕ بالغە بن ئیتر هەتیوی لە هەتیوی دەرئەچن. لە قانونا دەڵێ 18 ساڵ، بەس وەکو شەرعی خوای گەورە بعد الاحتلام، دوای ئەوەی کە گەنج کوڕ یا ئافرەت کە بالغ دەبێت لە 13 14 پێشترە دواترە، ئیتر لەو کاتەوە لە هەتیوی دەرئەچێت. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سکی دایکی دابوو کاتێک کە باوکی وەفاتی کرد، ماتە ئەبوه وەلەم یەڕەه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکی مرد پێشەوەی لەدایک بێ و باوکی خۆی نەبینیوە. ثم ماتت أمه في صغره. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تەمەنی 6 ساڵ بوو کاتێک کە دایکیشی وەفاتی کرد. لە 6 ساڵیە نە دایکی هەبوو نە باوک. صغر واتە لە منداڵیدا. وەڕەباه جەدوه، بەڵام کێ بە خێوی کرد دوای ئەوەی کە دایک و باوکی نەما؟ لە 6 ساڵیەوە باپیرەی کە عەبدولموطەلیب و خزمەتکردنی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم گرتە ئەستۆی خۆی کاتێکش کە عەبدولموطەلیب وەفاتی کرد. ثم عمه ئەبوو طالب، پاشان ئەبوو طالب مامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خێوکردنی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم گرتە ئەستۆی خۆی. ئەمە هەمووی بەسەرهاتی درێژی هەیە، بەڵام لێرە بە کورتی باس کراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واشتغل، بەچی وە سەرقاڵ بوو کاتێک کە پێگەیشت بڕعی الغەنەم، بە شوانی، بۆی کە شوانی مەڕ بوو. ثم بالتجارة، پاشان لەگەڵ مامیدا خەریکی بازرگانی بوو. واشتهر بالصدق والأمانة، پێشەوەی کە ببێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، واتە پێش 40 ساڵی ناسرا و مەشهور و بەناوبانگ بوو لە ناو کافرەکان و قوڕەیشیەکانە بەوەی کە صادق الأمینە، واتە ڕازگۆیە، درۆ ناکات، ئەمینە، دەستپاکە. فتزوج خديجة، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوسەرگیری کرد لەگەڵ خەدیجە ڕەزای خوای پەروەردگاری لێبێ. وعمره 25 عاما، 25 عاما، واتە تەمەنی چەندێک بوو؟ تەمەنی 25 ساڵ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە هاوسەرگیری لەگەڵ خەدیجەدا کرد. بەڵام خەدیجەی خێرزانی تەمەنی 40 ساڵ بوو. لێرەدا وەک لە وتارێکە چەند جار باسمان کردووە، بەداخەوە کەسانێکی زۆرێم کێشەیان تووشە بێ، کوڕێکی عازب دەوێ ئافرەتێک بهێنێ، جاروی ئافرەتێک کچە عازبیشە، بەس ئەڵێ مانگی 2 مانگ لە خۆی گەورەترە، ساڵی گەورەترە، ئیتر کە سوکاری بە هیچ جۆرێک ئەڵێن کوڕەکەی ئێمە شایستەی و ئافرەتە نییە. بەڕاستی ئەمە تێنەگەشتنە، ئەمە جەهالەتە، ئەمە بێعیلمیە، نەزانیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کوڕەکانی ئێوە زۆر بەڕێزتر بوو، هەر بەراوردیش ناکرێت. لە کوڕەکانی ئێوە جوانتر بوو، بە شەخسیەتتر بوو، زۆر لە باوباپیریشتان بە شەخسیەتتر بوو، بەڵام تەمەنی 25 ساڵ بوو، کوڕە عازب بوو
ئافرەتێکی هێنا 15 ساڵ لە خۆی گەورەتریش بەڵام بێوەژنیش، کەواتە کێشە دروست مەکە لەو مەسەلانەدا. ئەوە حیاچوون نییە، ئەوە بێشەخسیەتی نییە، ئەو ئابڕوچوون نییە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو کاری ئەنجام داوە. و کاتێک کە خێزانی وەفاتەکە خەدیجە ڕەزای خوای لێ بێت، ژنی دووەم دەهێنێ، سەودە ڕەزای خوای لێ بێت، تەمەنی 65 ساڵە. ئەویش بە هەمان شێوە تەمەنێکی گەورە هەیە و ئافرەتێکی بە تەمەنی بێوەژن بوو. یەکەم و دووەمی کە هێنای جگە لە عایشە هەموویان ڕەزای خوای لێ بێت، هەموویان بێوەژن بوون. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەمەنی 25 ساڵیدا، واتە 15 ساڵ پێشەوەی ببێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خێزانی هێنا بێوەژنێکی 40 ساڵی. ثم أنزل عليه الوحي في غار حراء. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وحی بۆ دابەزی لەلایەنی خوای پەروەردگار و بە جوبرەئیلدا سەلامی خوای لەسەر بێت لە کێوی ثەور لە ئەشکەوتی حەڕا. عمریشی چەند ساڵ بوو؟ عمره 40 عاما، تەمەنی 40 ساڵ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کاتێک کە بوو بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەمەنی بوو بە 40 ساڵ، وحی بۆ هات. فدعا الناس إلى عبادة الله وحده. بانگەوازی خەڵکی کرد بۆ ئەوەی کە خوای گەورە بە تاک و تەنها بپەرستن، شەریکی بۆ بڕیار نەدەن. لێرە پرسیارێک دروستە بێ، ئایا هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت تەمەنیان لە 40 ساڵیە وحیان بۆتەوە؟ نەخێر. عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود یحیی ئەمانە هەز بە مناڵی بە گەنجێتی خوای پەروەردگار کردنی بە پێغەمبەر سەلامی خوایان لەسەر بێت. چەندەها پێغەمبەرە بووە سەلامی خوایان لەسەر بێت پێش ساڵی وفاتی کردووە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە 40 ساڵی وحی بۆ هاتووە. إلى عبادة الله وحده. بانگی خەڵکی دەکرد بۆی عیبادەت بۆ خوای گەورە بکەن بە تاک و تەنها بیپەرستن. فأول من آمن به من النساء خديجة. یەکەم کەسێ کە ئیمانی بە پێغەمبەری خوا هێنا صلی الله عليه وسلم لە ئافرەتاندا خەدیجەی خێزانی بوو، ڕەزای خوای لێ بێ. ومن الرجال أبو بكر الصديق. ويكم كسيكش لبياوان دا أواني كبياو بون إيمانيان بيهنا إمام أبو بكر الصديق برزاي خواليبه. ومن الصبيان علي بن أبي طالب رضي الله عنهم أجمعين. يكم كسيكش كاوكو منال كجنج منال إيماني بيهنا إمام علي برزا ورحمة خوي بردقاريان ليبت. وبذل نفسه لله تعالى. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ژیانی خۆی هەموو تەمەنی خۆی سەرف کرد بۆ خوای پەروەردگار. بەذەلە واتە سەرفی کرد لە پێناو چیدا؟ لە پێناو خوای پەروەردگاردا. هەموو ژیانی خۆی نەفسی خۆی تەرخان کرد بۆ خوای گەورە. والدعوة إليه. ژیانی خۆی تەمەنی خۆی سەرف کرد بەس بۆی خەڵکی بانگەواز بکا بۆ ڕێگای خوا و خواناسین. وابتلي في ذاته. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم نفسی خۆی لاشەی خۆی تووشی چەندەها ناخۆشی و ناڕەحەتی و دەرد و بەڵا بوو، چەندەها کێشە و مشکلەی توش بوو، چەندەها جار ئازار درا لە ڕێگای خوادا، بۆی نفسی خۆی بەخت کرد بۆ خوا، لە ڕێگەی خوای گەورەدا ئازارێکی زۆر درا. وأيده الله تعالى بالمعجزات. خوای گەورە یارمەتی پێغەمبەری خوایدا صلی الله عليه وسلم پشتیوانی کرد، سەری خست بە کۆمەڵێک معجیزە. وأسرى به ليلا إلى المسجد الأقصى. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوڕەوی پێکرا. ئیسرا واتە شەوڕەوی، ئیسرا و میعراج. میعراج واتە بەرزبوونەوە، واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەودا شەوڕەوی پێکرا و بەرزیش کرایەوە بۆ ئاسمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ثم إلى السماوات العلى. هەتا ئاسمانەکان هەمووی ڕۆشت. فرأى من آيات ربه الكبرى. کۆمەڵێک بەڵگە و نیشانەی زۆر گەورەی بینی لە نیشانە و گەورەی و دەسەڵاتەکانی خوای پەروەردگار لە ئاسمانەکان هەمووی بینی. سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوی ڕۆوی پێکرا، چۆ ئاسمانەکان و هاتە خواریشەوە، بەڵام لەگەڵ ئەوشا لە خۆی بایی نەبوو، کەسێکی سادە بوو،
خزمەتی خێزانەکانی خۆی ئەکرد، گسکی بۆ خێزانەکانی خۆی داوە، جلوبەرگی لە ماڵ و دووریێتەوە، جارێ پێڵاوی خۆی پی نەکردووە و دەشفەرمێ من لە هەموو کەسێ باشترم بۆ خێزانەکانم. وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵەوەدا خوای گەورە ئەوەندە بەرزی کردەوە چووە جێگایەک هیچ کەسێک پێی نەگەیشتووە لە مرۆڤەکانە. هیچ مرۆڤێک نەبووە زیندوو بێ بڕاتە ئەو جێگایەوە بێتە خوارەوە بۆ سەر زەوی. بەڵام لەگەڵەوەشا کەسێکی سادە بوو، دەیفەرموو من کوڕی کەسێکم گۆشتی وشکراوەیە خوارد. یعنی بۆی ئینسان لە خۆی بایی نەبێ، ئینسان نەڵێ من وەهام و عیلمم وایە، زانیاریم وایە، هیچ نییە، ئینسان هیچی پێ نییە. کاتێک کە ڕۆژانە شت فێرە بی، کاتێک کە کەسێک شارەزاتر بێ لە خۆت، بڕۆیتە لای ئەو کەسە، ئەو کاتە زانێت چەنە بێعیلمی. بۆی ئینسان شانازی بە عیلم و زانیاری و قەد و باڵا و جوانی و دەوڵەمەندی و دەسەڵاتی خۆی و نەکات، چونکە ئەمانە هەمووی کاتین و کۆتاییان پێدێت. ثم هاجر بعدها إلى المدينة. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دوای ئەوە کۆچی کرد بە فەرمانی خوای گەورە لە شاری مەککەوە بۆ شاری مەدینە کە پیان دەوت يثرب فبنى مسجد قباء ثم بنى المسجد النبوي صلى الله عليه وسلم. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم مزگەوتی قوبای دروست کرد، پاشان مزگەوتی محەممەد صلی الله علیه و سلم، مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، کە ئێستا بڵێن مزگەوتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە گەورەترین مزگەوتە لە دوای کەعبە، ئەو مزگەوتەی دروست کرد وجمع الصحابة حوله. صحابش رضای خوایان بە دەوری ئەو مزگەوتە کۆبوونەوە وبدأ جهاده في الله تعالى. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم دەستی کرد بە جیهادکردن و تێکۆشان لە پێناو خوادا بغزوة بدر سنة 2 من الهجرة. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە ساڵی 2 کۆچیدا لە جەنگی بەدردا سەرکەوتنی بەسەر کافرەکان و بێباوەڕاندا بەدەست هێنا وانتصر فيها المسلمون. مسلمانەکان سەلامی خوایان لەسەر بێ، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، سەرکەوتن لەگەڵ پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم. ئەو بۆ خوای گەورە سەریانی خست. ثم غزوة أحد سنة. پاشان لە ساڵی 3 کۆچیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم غەزای ئوحودی ئەنجامدا لەگەڵ سەحابەکاندا، وابتلي فيها الصحابة لمخالفة بعضهم لأمر رسول الله صلى الله عليه وسلم. صحابة كان توشي ناخوشي و ناڕەحەتی زۆر بوون لەبەر ئەوەی هەندێکیان قسەی پێغەمبەری خوایان شکان صلى الله عليه وسلم، کە پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم ئێمە سەرکەوتین، ئێمە شکاین، هەرچیمان بەسەر ئاهات ئەو شوێنە ئەو گردە چۆڵ نەکەن. بەڵام کاتێک کافرەکان شکان، مسلمانەکان وتیان تاوەڕایان کرد، ئەو بۆ هەندێکیان هاتنە خوارەوە. دوای ئەو مصیبەتە گەورە ڕوویدا کە سەحابەیەکی زۆر 69 یا 70 سەحابە شەهید بوون، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. بەڵێ پاشان ثم غزوة الخندق سنة 5. لە ساڵی 5 کۆچیدا غەزای خەندەق ئەحزاب، پێشی دەڵێن ئەحزاب، ئەو بۆ غەزایش ڕوویدا. ثم غزوة بني المصطلق، پاشان غەزای بني مصطلق ڕوویدا، وكان فيها حادثة الإفك سنة 6. لە ساڵی 6 کۆچیدا ڕووداوی بوختیانکردن بۆ عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕوویدا. ئەو منافقەکان بوهتانیان کرد کە عایشە پەنا بەخوا زینای کردووە، بەدڕەوشتی و خراپەکاری کردووە. خوای پەروەردگار ئەوانەی ڕسوا کرد لە سورەتی نوردا، حيث وقع المنافقون في عرض عائشة رضي الله عنها. منافقة كان بس كداتي عبد الله كوري أبي سلول أو بو ويست يعني ناموس وشرفي بيغمري خوا صلى الله عليه وسلم لكدار بكن بويا عائشة أن تومدبار كرت بوي لشخصيتي بيغمري خوا بدن صلى الله عليه وسلم، ما بس يعني هو بلان فبرأها الله تعالى من فوق 7 سماوات. خواهي قرب باكيتي دايما باكي بشرفي وبحيائي عائشة رضا ورحمتي خواهي بالله سريح وتأسمان وسلمان ورسوائي ورشيشي بو منافق كان سلمان دو هرشي قوريشي بأعقري دوزخ ليكردن.
بەڵکو خێری گەورەی تیابوو کە خوای گەورە دەفەرمیەوە خێری تایە بۆ ئێوە. وبعدها كانت غزوة بني قريظة پاشان لە ئەو بوو غەزایەت ڕوویدا کە لەگەڵ جوولەکەکان لەگەڵ بني قريظة ثم وقع صلح الحديبية پاشان صلحی حديبية ڕوویدا. ئەمانە کاتی زۆرێک گەر باسیکەین بە درێژی هەر بڕگەیەکی وتارێکی وێ بەڵامەوە ئەگەر سیرە و ژیانی پێغەمبەری خوا بخوێننەوە صلی الله عليه وسلم باشتر تێ دەکەن لەو مەسەلانە. پاشان وفيه بيعة الرضوان سنة 6 لصالي ششي كوشيدا بيعة الرضوان أوانك صحابة كان لجد داركدا بيعتيان ببيغمري خواب صلى الله عليه وسلم خواه يقول لهم يا راضيبو. ثم كانت غزوة خيبر سنة 7 لصالي حوتي كوشيدا شي ريدا غزاي خيبر لقل مرحبو جولك كان دا. وبعدها غزوة مؤتة سنة 8 لصالي هشتي كوشيدا غزاي مؤتة رويدا لنيوان مسلمانانو كافر كان دا. وفي رمضان من سنة 80 كان فتح مكة 8 من سنة 8 كان فتح مكة لصالي هشتي كوشيدا شي رويدا فتح مكة رويدا. وظهور الحق أو كات حق بتواوي دركوت وزهوق الباطل باطل كان يشوي باطل بو هميتياتشو لناوتشو خواي قالوا لصالي هشتي كوتشيا أو بيغمري خوا صلى الله عليه وسلم فتحي مكي كرت مكي رزقار كرت لبي باوري لكفر لبتبرستي يتر خواي بردقار حقي سرخست وباطل نا حقي شي لناو برت. وبعده في السنة نفسها كانت غزوة حنين. هل لو صالدا لهشتي كوتشيدا غزاي حنين رويدا بلام لصالي نوي كوتشيدا كانت غزوة تبوك لصالي نوي كوتشيدا غزاي تبوك رويدا أبدا باس كراوة. وبعدها توافدت الوفود على النبي صلى الله عليه وسلم دواي أوا وفد كان بنەماڵەکان عاشیرەتەکان کۆمەڵ خەڵکی سەرکردەکان وەفدیان یەکەی ئەکرێنات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی کە سڵحیان لەگەڵا بکە. ودخلت القبائل في دين الله أفواجا ئەمجا قەبیلەکان و هۆزەکان و عاشرەتەکان وەجبە بنەماڵە دەهاتن ناو دینی خواوە. ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا خەڵکی بە کۆمەڵ دەهاتن ناو دینی خوا و دینی خوا فراوان دەبووەوە. وبعد ذلك كانت أواخر الأحداث العظام دواي أماني كباس ما كرب كرتي شتيت الرويدا أواخر الأحداث كوتاي روداوة قوركان العظام مع حجة الوداع سنة 10 لصالي دي كوتشيدا حجة الوداع واتبي حجي مال أهوائي بيغمري خواه صلى الله عليه وسلم دواي حاجة وفاتي كرد. وبعدها ب3 أشهر دواي حجي مال آوائي بسي مانك توفي النبي صلى الله عليه وسلم. خوش ويستي خواه صلى الله عليه وسلم وفاتي فرمو بعد أدائه للأمانة دواي ويكا أو أمانتي كرسر شاني بو خواهي قولا بي بخشي أو قياندي بتواوي قياندي لماوي 23 صال دا أمانتكي قياند وتبليغي للرسالة أو بيامي خواهي پروردگار كبي دابو قياندي صلاة وسلام خواهي لسربي. ولا زالت شريعته وسنته باقية في أمته الحمد لله يستجبر دوام شريعتك بغمر خواه صلى الله عليه وسلم كشريعتي خوايا باقية الحمد لله موجودة لنو أمتكيدا سنتكاني بهمان شيوا إلى قيام الساعة يترجي قيامت صلاة وسلام خواهي لسربي. من اتبعها دخل الجنة هر کەسێک شوێنی بکەوێ شوێنی ئەو ڕێبازە بکەوێ وعدی بەهەشتی پێدراوە خۆلەو کەسانەمان بگێڕێ هەر کەسێک شوێنی دینی خوا بکەوێ خوای گەورە وعدی بەهەشتی پێداوە. ومن تنكرها دخل النار ئەو کەسێکی ئینکاری بکە و پشتی تێ بکە و بە قسەی خۆ پێغەمبەری خوا نەکا صلی الله عليه وسلم بێگومان خوای گەورە دەیخاتە ناو ئاگری دۆزەخەوە. ئەمە کورتەیەک بوو لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسمان کرد
كإيمان ببيغمران بهني نيكي لوانا إيمان هنان بو ببيغمري خوا صلى الله عليه وسلم أجا خواير متي ما إن شاء الله درزي دا هاتوش بردوام دبين لسر ركن كاني إيمان داوكم لخواي قولهم ميربان آخر من بخير بقير يا ربي خوايا لقناها كان من خوش بي لقناهي دايك وباوكم مردو كان من خوش بي يا ربي خوايا شيفاين خوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير يعني كدو